یەکێک لە گرفتەکانی ئابووری کوردستان ئەوەیە کە تەنها پشت بە داهاتی نەوت دەبەستێت وەک سەرچاوەی داهات ئەمە شێشێکە لە خەتەریاتن کە ئێستا یەکێکە لەو هۆکارانێکەوە لە کوردستاندا قەیران دروست بووە بەڵام ئەگەر ئێمە کەرتەکانی دیکە سێکتەرەکانی دیکە گەشە بکات لە ڕووی ئابووریەوە چ کشت و کاڵ بێت بە پلەی دووەم یان سێم گەشت و گوزار هەموو ئەوانە کوردستان هەرگیز تووشی قەیران نابێت. فستیڤاڵی هەنارە بە هەنار بەشداری کردەوە بە یەکنەوە هەنار هەناری ساڵخانە بوونی ئەم فستیڤاڵانە گرنگی خۆی هەیە لە جێی خۆیەتی چونکە محافظەی هەڵەبجە هەنارێکی باشی هەیە فستیڤاڵی هەنار و بەرهەمە ناوخۆیەکانی محافظەی هەڵەبجە زۆر باشە پیشانی و هەرێمی کوردستان و وڵاتانی دەوروبەر و عالەمیشی بێت. خديام خو بخشين خيني دايم بو بيشمرك خو وان شاء الله هاو جناب نيجي بس با يعني هكر بيدفيكر ام مستعدين هر وقت كي بيت المبالي نكاج كوداي ودنكاج يمدين وده هر دينك خد حسكت بس نو خدي ان شاء الله هاو جناب نيجي وان شاء الله باراستي بن جاف دريا خد تعالى دابا Evruka Sendika Kirekarên Mîkanîk rabûyne pan kesên ku viyaya dilê xwe keyfa xwe navê xwe tomal kirî ku Evruka bên xîna xwe pexşin û birêt xwe pêşmerge pitir 600 kirekarên me pîşesaziya Duhokê yê Serb Sendîka Mîkanîk ve navê xwe tomal kiriye û berdewam spêdê were heta nûkeyê tên û xînê pexşin. هەلکی سۆرانم وەکو بەخۆ خوێندن کارم بەس پیشێ وێنەکێشانێژی دکەم ئەوە بۆ ساڵا 2005 من دەستت وێنەکێشانێ کردە زۆر سپاسیە بابێ خۆت کەم زۆر هاریکاری من بوو و ئەوە بوو ماوەی 13 ساڵەیە ڕسما چێ دکەم سەرەتایدا یعنی زۆر پیشەکی کێم یعنی وێنەکی سادە من دەست پێ کرد من چێت کرد از هموەکو هەڤاڵک هەموەکو گەنجێک بڕاستی دەستخۆشیە لەوێ هەڤاڵی خۆ دەکەم بۆ ئەو بەهرەیە جوان و وێنەکێشانە ئەم ji zarokatiyê we pêk veyne em demam zarok jî bûn ew aşiqê wênekêşanê bû.